هەمووان دەیانەوێت زوو بگەن چونکە خێزان و خۆشەویستانیان لە چاوەڕوانی زوو گەیشتنیانن. بەڵام چ زوو گەیشتنێک زۆر جار پەلەکردن و پابەند نەبوون بە ڕێنمای یاساکانی هاتوچۆ هەر نایانگەێنێت. دەگوترێت درەنگەیشتن باشتر لەوەی هەرنەگەی، چونکە هەڵەیەکی بچووک زۆر جار تا هەتایی لە چاوەڕوانی دەتێڵێتەوە. ترافیک لاڵقی ئەم جارە تەنها باز لەو هەڵانە دەکات کە لە شەوان ڕوودەدات و هۆکاری و ڕووداوانەش دەخینە ڕوو بە دۆداچوونی بۆ دەکەین. بۆ یەکەم جاری شەدیمەنی پابەند نەبوونی بەشێکی زۆری شۆفێران لە وەستانیان لە چرای سوور لە درەنگانی شەو نیشان دەدەین. لە شێوێکدا لە کاتژمێر 11 شەو تا 4 بەرەبەیانی لەگەڵ بەشێک لە مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ دەبین. ئەو شەو نخونیە بۆ ئەوەیە دەمانەوێت بزانین دۆخی هاتوچۆ چۆن و شۆفێران چەندە پابەندن بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ لە درەنگانی شەودا. ئیدی مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر کۆ دەبنەوە. پلانیەرکەکان ڕادەگەێن و باتیمەکان دەست دەکەن بە جۆڵە و چاودێری دۆخی هاتوچۆ. دەرچی ئەو شەومان تایبەتە بە پاراستنی ئارامی شەقام لە درەنگانی شەو تا کۆوانەی کە مەبەستیانە سەرپێچی بکەن ئیستیغلالی ئەو چۆڵی شەقامی نەکەن و نەتوانن سەرپێچی تێدا ئەنجام بدەن. سیستەمی هاتوچۆ 24 کاتژمێرە بە بەردەوامی کار دەکاتن. ئەوە نییە لە درەنگانی شەو ئەو سیستەمە ڕابوەستیت و خەڵکێک ئیستیغلالی ئەو فەراغی بکاتن بڵێ پۆلیسی هاتوچۆ دەوری کەم دەبیتەوە. ئێستاوە درەنگانی شەوە خەریکی گەڕانین هەر سەرپێچێکی ببینین ئیجرعاتیان لەگەر دەکەین و هەموو ترافیک لایتەکان کار دەکەن بە شێوەیەکی ڕێک و پێک بۆ ئەوەی خەڵکی پابەند بن و بەپێی یاسای هاتوچۆ و ئەو یاسایانی کە لەسەر شەقام هەنا بتوانن بە سەلامەتی هەموو شەو بکەن. Persicato sana, um tenek sai de chauta. لە درەنگانی شەودا ئێمە نایەڵین ئەو بۆشاییە دروست ببیتن لەسەر شەقامەکان کە خەڵکی بتوانن بە ئارەزوی خۆیان ئەوانەی سەرپێچی کارن سەرپێچی ئەنجام بدەن. چونکە ئێمە لە دوای ئەرچی ڕۆژانە یان ئەوانەی کە لە شەوان ئەرچیان تەواو دەبیتن ئەرچی ئێشەگری دەست پێ دەکات. ئێشەگرەکان ئەو بۆشاییەی سەر شەقام پڕ دەکەنەوە هەر حاڵەتەکی ببینن کە سەرپێچی بیتن یا حاڵەتێکی نەخوازراو بیتن یا هێڵی گەرممان هەیە ژمارە 440 خەڵکی دەتوانیت پەیوەندیمان پێ بکە هەراسانکردنەکە یان حاڵەتەکی ترسناک هەیە ڕووداوێکی هاتوچۆ هەبیتن پەیوەندیمان پێوە دەکەن و ئێشەگرەکان بە زووترین کار دەکەنە شوێنی ڕووداوەکە. لە ماوەی چەند کاتژمێرێک ترافیک هاوشانی پۆلیسی هاتوچۆ هەڵسەنگاندنێک و پابەندبوونی شۆفێران بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ لە شەقامە سەرەکیەکانی هەولێر دەکات. لێرە هەموو هەوڵێک درراوە بۆ ڕێخستنی شەقام و ڕێنوێنی شۆفێران بە هێمای جۆراوجۆر و کارمەندی پۆلیس و نەخشاندنی هێڵ و هێماکانی ئاگادارکردنەوە جگە لە هۆشیاری بەردەوام تا کەس نەبێتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. ئێستا لەو ناچینە نزیک 12 شەوە قەرەباڵغی لەو ناچی هەیە لەبەر هەندێکە سیستەمی هاتوچۆش بەردەوام دەبیتن لێرکوانە
ئەمەش لەسەر شەقامین لە بۆی ڕێخستنەشی جوانیان لۆ بکەین لە هەر حاڵەتەشی نەشاز یان پێویستی بە لێپێچینەوە بکەن لێپێچینەوە بکەین لەگەڵ ئەو ئۆتۆمبیلانی کە سەرپێچی کار. موافقين غرامي جام رشين لقى غرامي وصلنا لشويني قدغه هدوشي لو بنيل موافقين تلفون كم؟ تلفوني نابتن وإجراءات موافقتها بايا لوجوي بي ودبيتن وصلان بعكس اتجاه جادي أو سربيتيا مفروض أو سيارة روي لو لايبت باشا مخالفة دوامي كامل جام رش أو سيارة جام رش كردن للرجي بريبراتي هات سوي هولي رسوماتشي لدي دتواني زام رشي بكي بلام داوي موافقة ملي كدي هيز موافقة كتبين أبو لازم هو مولتك بس سوا كامل زام رش وصلان لشويني قدغه ئۆتۆمبیلە دیارە بە پێچوانەی شەقام ڕایگرتیا جامەکانیشی کامل ڕەشن جا ئەوەی لێ پرسنەوەما لەگەکرد ڕێکاری یاسایما لەگەر کرد مافەقەی جامڕەشی نیە دوێ پسیلێ ئاگادارکردنی پێ دەدەینێ کامل جامرە شەروەها مۆڵاتەکەشی بەسەر وەستان لە شوێنی قەدەر تاكسي كرولا بجولي سير ساو تنبيلا اگر پۆلیسی هاتوچۆ لەسەر شەقام نەبیتن ئیستیغلالی شەقامەکەی دەکاتن دوو ساید ڕای گرتیا ئیستیغلال دەکاتن بەڵام کە وجودمان هەبیتن نایڵی سەرپێچیەکان زیاد بکەن کەمی دەکەینەوە. باشی برای من باش چاوەکەم سارت لە ناوەندی شەقام بەجێشتر والله برام ئێرە هەموو سیارە قەینا بەڕێزت مەسەلەن دوو بۆ شێوەی هە لە ناوەندی شەقام بەجێشتە پارکینگ بۆ شێوەی دەبیتن ئێرە هەموو سیارە بوو هەموو سیارە بوو ڕوش قەڵەبا لێرە ڕام بیر بۆ کارمەندەشم بگوتم ئەگە ئەوە بوو پێم برێ بەس لە ژۆرێ خافڵام ئاگام نێ جەنابەت مۆڵەت شۆفێرتیە دەکرێت مۆڵەت شۆفێرەکەت بینی جەنابەت کە مۆڵەت شۆفێری دەرهینا حتممە ئەوەن خیت کە بۆ شێوەی ڕانەگری جەنابەت کە شۆفێری دەکەی بۆ شێوی بەیزنەوە ڕێگە پێدرا پارکینگ بۆ شێوەیە نییە بڕی 30,000 دینار غرامەت لۆ دەکەم هیوادارم جارشکە دووبارە نەکەیەوە بەشازی من وەستت لۆ ناکەم تام جازەکە لێ بجێرم وەستلۆکەم تووشی دایرەتکەم تەنها غرامەکەت لۆ دەنێرم هیوادارم دووباری نەکەی باشە. لێرەیەکێک لەو دیاردا ناشیرێنانە دەبێنێت کە لە بەردەم شوێنە بازرگانی و چێشخانەکان دەبێ پلاستیکی دانراون و شەقام و ڕێگاکانیان قۆڕخ کردووە. پۆلیسی هاتوچۆ ئەمە بە دەستدرێژی بۆ سەر مافی گشتی و هاوڵاتیان دادەنێت بۆیە هەمووی هەڵدەگرێت. شمال مستەفاوەکان دەست پێکەم سۆڕەکان ببن دەبەکان بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە لە هیچ کافەیەک هیچ چێشتخانەیەک سۆری دابنێن دەبەی دابنێن کورسی دابنێن هیچ شتێکلوان لێرەوە دەمەوێت زانیارەکی گرنگ بە تەواوی هاوڵاتیان ڕابگەینم کە ڕەنگە زۆرێک لە شۆفێران نەزانن هەر شوفێرێک هەر شەقامە کە شەقامی گشتیە لۆ هەیە ڕابگریتن بەبێ ئەوەی گوێ بداتێ کافەیە چێشتخانە شەریکی هەر شوێنێک بیتن ئەو شەقامە شەقامی موچی هەم کەسە چیە مولچی عامە موچی
لۆتەیە ڕابگری بەبێ جیاوازی و کەسش لۆی نییە دەرت کە ئێستا کە دەبینی لە زۆر شوێنە کە سکوورتی هەیە ئەوەی کە لە پێش چێشتخانەکان ڕادۆستن لۆی نییە ئەتوی هاوڵاتی دەربکە کە مافی خۆتە لە هەر شوێنە پارکینگ بکەیت کەس نییە محاسبەت کە داوا لە تەواوی هاوڵاتیان دەکەم ئۆتۆمبیلەکەت لە هەر شوێنێک ڕدەگری مارکێت بیتن چێشتخانە بیتن هەر شوێنێک میلۆت هەیە ڕابگری. لەو شەقامی بۆ درنگانی شەوی وەستانمان هەیە لە دەستە چەپ مخالفە ئێستا سەرپێچەکانی هەموو تۆمار دەکەین سزایان دەدەین دانانی دەبە لە پێش ئەو مەحەلانە شتێکی ناشیرنە ئەوانە هەمووی هەڵدەگرین و هەر سەرپێچێکی کە هەبیتن بەردەوامی دەدەین بە بەرنامەکەمان و ڕێکارەکان دەگرینە بەر. ئەو ئۆتۆمبیلانەی تابلۆیان خواروی عێراقە ڕقام جنوبەکان لە ڕێگەی پسولەی خێراوە لە ڕێگەی ئەو پسولانەوە ئێمە سزایان لە بۆ هەژمار دەکەین قسەیەکەیە علاساس ئەو تابلۆیانەی خواروونە سزا نادرین تەنیا هەولێر سلێمانی دوهۆکە نەخێر هەموو یاساکەی لەسەر جێبەجێ دەبین. ئێستا نزیکی یەکی شەوە ترافیکەکانمان کار دەکەن پۆلیسی هاتچۆ لەسەر شەقامە ئێمە وەکو دەوریەوە ئەرچی خۆمان دەبینی هیچ حاڵەتێکی نەشاسمان نەدیت کە وا هەست بکەین لە غیابی پۆلیسی هاتوچۆ استیغلالی وەزعەکەی دەکرێتن هیوادارین هەموو لایەکیان پابەند بن چکە پابەند بوون بەو سیستەمە زامنی سەلامەتی ڕۆح و ماڵ و گیانیان دەکات. ئەوان چاودێری شەقام دەکەن چەند سەرپێچێک لە وەستانی هەڵە و جام ڕەشکردنی بێمۆڵەت دەبینن ئەو شۆفێرانیەوە سەرپێچیانیان ئەنجام داوە لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت دوای لێپرسینەوە بەنێو شەقام و ڕێگاکان گەڕان ئەنجام دەدەن دوای چەند کاتژمێرێک دەست دەکەن بە دانانی خاڵی پشکنین بۆ لێپرسینەوە لەو شۆفێرانەی سەرپێچیان هەیە هەر لە نەبوونی مۆڵەتی شۆفێری تا مەرجەکانی تند و تۆڵی و خواردنەوە کحولیەکانیش لێرە چەندین شۆفێر لە هەڵەکانیان ئاگادار دەکرێنەوە بۆ پابەندبوونیان بە ڕێنمایەکان بەشێکی تر لە بەرامبەر سەرپێچیەکانیان لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت. ئێستا خاڵی پشکنینماندانە لە بۆ لێپێچینەوە لە ئۆتۆمبیلانەی کە سەوتی زۆزیان بەرزە یان بەڵگەنامەکانیان تەواو نییە یاخود هەر سەرپێچێشیان هەبیتن سولەیان لە بۆ دەکەین. یەکێک لەو حاڵەتانە سیرکە ئێستاوە مۆڵەتی لا نەبوو و پشکنینیش لە بۆ ئۆتۆمبیلەکەی دەکەین بزانین سەوتی زۆزەکەی بەرزە خەرچی بێزار دەکە یاخودنا. موافقەی جامڕەشی هەیە؟ زۆر باشە. سیارەکە ڕاگرە فەحسەشی جامەکان دەکەین کاک. چاوت خۆش بێت. جامەکان نیوەم لێ بکەوە باشە؟ مۆڵەتەکەت بەسەر چووە؟ بەسەر چوو. ساڵیانەکەت تەواوە. موافقەی نسبەی 180 هەیە بەڵام تاکید دەکەینەوە. کاکە دەستکاری جامەکان نەکردیە دەستت خۆش بی تەنیا مۆڵەتەکەت بەسەر چووە
ناچار دەکەین مۆڵەتەکە نوێکەوە باشە بەڕێزم سوولەشی بدێ بەشێکی زۆری ئەو سەرپێچیانش لەو شەقامە سەرەکیانە کە دەبێنێت و تۆمار دەکرێت مەسبوونی شۆفێرانە بە خواردنەوە کحولیەکان کە لە سیستمی هاتوچۆ بە یەکێک لە مەترسیدارترین هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ دادەنرێت. چەندین شۆفێر خەڵکی خوار و ناوەڕاستی عێراق و دانیشتووی هەرێم پشکنینی خواردنەوەی مادەی کحولیان بۆ هەنجاندرا. عزیزی من فۆچ بەقۆت لێدا بەقۆت شتان باعدبات زانیەوە بە ڕێزا کە مادەی کحولی خواردیتەوە ڕێژەکەی لێ وەردەگریم زانین ڕێژەکە چەندە؟ ڕێژەکە زۆرە. ڕێژەکەی زۆرە مادەی کحولی کە خواردیتەوە کە نابێت تومبێلی باژووی کە تومبێل تاژ مادەی کحول ناخۆر عەزیزم لەگەر بەر. دوای ئەوە ڕێژەکەمان وەگرت لە شوفێری ئەو تومبێلەیە کە ناتانی فولی بکاتن بە زۆری فەکەمان پێکرد ڕێژەکەی ئەوەندە زۆر بوو بۆیە نابی و تومبێل لێ بخوڕیتن و لە سەلامەتی شەقام و هاوڵاتیان هەروها شوفێرە بە ڕێزەیە و تومبێلەکە بەکرێن دەنێن هۆبەی دەست بە سەداگرتن تومبێلەکە دەنێن نەحەدزی. یەکێک لە مەترسیە گەورەکانی شۆفێریکردن لە شەوان بریتە لە لێخوڕینی ئۆتۆمبیل لە ژێر کاریگەری مادە کحولیەکان. ئەو حاڵەتەشی زۆر مەترسیدارە چکە لە شەودا لەبەر ئەوەی کەشەکە تاریکە مەودای بینین کەمترە ئەوجا ئەو کە شۆفێرە ئەگەر لە ژێر کاریگەری مادە کحولیەکان بیتن مادای بینینی کەمتر دەبیتەوە. ئیزا کەسێک لە بەردەمی دەپەڕێتەوە یان جاریوا هەیە فەرع و کۆڵانەکانی لێ تێکەڵ دەبیتن یاخود ئەو ئیعازانەی کە بە مێشی دادێتن پێچەوانەی یاساکانن تیژڕۆیی بەکاردەینیتن ئەوە حاڵەتێکی زۆر ترسناکە. لێ ئێستامان لەو شەوەیدا کە خاڵی پشکنینماندا چەند حاڵەتێکمان هەبوو کە هەم دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیانداگیرا هەم سەرپێچەکانیشیان کرا بە سزا و لە بۆیان تۆمار کرا. سەرپێچەکانی درنگانی شەو بریتین لە لێخوڕینی ئۆتۆمبیل بەکەم تەرخەمی بێزارکردنی خەڵکی ئۆتۆمبیلانی ئەگزۆزیان بە دەستکاری کرا لێخوڕین بە لاساری و لێدان لە سرای سوور لە ترافیکەکان ئەو حاڵەتانەمان هەیە بەڵام بە شێوەی گشتی خەڵک زۆر پابەندە چکە خەڵک وشیاری ئەوەی لا دروست بووە بوونی ترافیک لای لە درنگانی شەو سوودەشی هەیە دەیان پارێزێت لە چکارە ساتێک چکە بە دەیان زار سەدان زار حاڵەتی وا ڕوویدایە ڕووداوی هاتوچێ ئەوەندە ترسناک ڕوویداوە تا هەتای بوویتە کابوسێک لەسەر خانەوادەکەی لەسەر کەسانی تووشی ڕووداوی هاتوچێ بینە بەگشتی ئێمە سوپاسی شۆفێران دەکەین بەڕاستی پابەندن بەڵام لە هەمان کاتیشدا حاڵەتمان هەیە کە بریتین لەو حاڵەتانی باسە. أو فوق مالك كذا زحمة فوتش بقوت مالك بس قوي بقوت لا لحد ما اقول لك توقف لا شو شيء بس كانت خوش هذا هو مضبوط ترى جا السنة يكاد بينا من زحمات مرات الشوفير بزحمات بس فوق منو بكبير زحمات فوق شوي منو باش برا عزيزم إجازة السنة يكاد بير زحمات بس هيك دقة بير زحمات لين دارا بقدر أو برزية وزارتي موافقة وزارة الداخلية نيا لبر هندينات إنزام كان رشكا كرشيوش صد رشك ديا
لەبەر هەندێ وەستەی زامڕەشی دەدەنێ. بەگشتی شەوان دەردەچین مەفرەزەکانمان دادەنێن لە شەقامەکانی هەولێر لە شەو شەقامانێک کە نەبێتە هۆی جەنجاڵی هەروە ڕێکاری یاسایی بگرین لەگەر ئۆتۆمبیلانەی کە سەرپێچی گەورە ئەنجام دەدەن. ئەو ئۆتۆمبیلانەی کە دەبێتە هۆی مەترسی بۆ شەقام و بۆ هاوڵاتیان بۆ شۆفێرانی تر لەوانە ئەو ئۆتۆمبیلانەی کە دەستکاری زۆر زیان دەکەن دەنجام بەرزە و دەبنە بێزارکردنی شەقام و هەروە ئەو ئۆتۆمبیلانەی کە جامەکانیان ڕەش دەکەن مۆڵەتی جامڕەشکردنیان نییە و لە پاشەوەی کە مەفرەزە و ڕێکاری یاساییمان لەگەر ئۆتۆمبیلانە کرد جوال دەکەین هەر کێشەیەک هەبێ لە شەقام هەڵدەسین بە کۆنتترۆلکردنی شەقام بۆ سەلامەتی هاوڵاتیانی شۆفێرە. دوای چەند کاتژمێرێک لە درەنگانی شەو کە دەبێتە بەرەبەیانی ڕۆژی داهاتوو دەست دەکەن بە چاودێری چوارڕیانەکان چونکە زۆر جا لە ڕابردوو شۆفێران بەشێکی زۆریان گوێیان بەوەستان لە چرای سوور نەدەدا بەهۆی نەبوونی پۆلیسیات و چۆ لە چوارڕیانەکان لە دوای کاتژمێر 12 شەو. بەڵام لەم بەدۆدا چوونە دەرکەوت بەهۆی بەرنامەی ترافیک و هۆڵەکانی وەزارەتی ناوەخۆ و پۆلیسیات و چۆ بەشێکی زۆر لە شۆفێران پابەندی وەستان بوون لە چرای سوور لە دوای کاتژمێر 12 شەویش. هەندێک جاریش بەشێک لە شۆفێران چرای سوور دەبەزێن و دەست درێژی دەکەنە سەر شەقام هەندێکی تر پێچەوانەی هەڕاستی شەقام بە تاریکی و شەوە لێخوڕین دەکەن. ئەو نیگرانیانەوەی کردو پۆلیسیات و چۆڵە ڕێگەی مەفرەزەکانیان چاودێری و دۆخە بکەن. ئێستا لە ناو ترافیک لایتین ئامارێک دەکەین بزانین ڕادەی وشیاری شۆفێرانمان لە ناو ترافیک لایتەکان چەندە چاودێریان دەکەین بزانین لە کاتی گڵۆپی سوور چۆن ڕەفتار دەکەن لە کاتی گڵۆپی پرتەقاڵی لە کاتی گڵۆپی سوور سەوز چۆن ڕەفتار دەکەن تا چەند پابندن بە شێوەشی گشتی زۆر پابندن زۆر باشن دەستیان خۆش بیتن بەڵام لەوانەیە حاڵەتی شازیشمان هەبی ئێستا چاودێریان دەکەین. ئێستا نزیک کاتژمێر 3 شەوە خۆمان ون کردیا لە چاوی شۆفێران و فەرارەکانمان کوژاندیتەوە لە بۆەوەی نەوان بینن تەنیا ویسمان ئامارە وەرگرین بزانین ڕێژەی پابندبوونیان بە چرای سوور چەندە ڕێژەیەکی دڵخۆشکەرە کە دەبینی زۆربەی شۆفێران پابندن بە بێبوونی پیاوی پۆلیسی هاتوچۆ سیرکە ئێستاوا دەبینی هەر هەمووی پابندە سوپاسیان دەکەین. ئەوە نەتیجەی چییە؟ نەتیجەی وشیاری شۆفێرانە وشیاریان هەیە لە بەرامبەر هێماکانی هاتوچۆ پابند دەبن پێوی دەزانن ئەگە لە چرای سوور بدەن چکارە ساتێک دروست دەکاتن سوپاسیان دەکەین جێگای دەستخۆشیە. دەمانێت دۆخە نیشام دەین و سەرپێچەکان لە زۆمی ترافیک تۆمار بکەین و نیشانی هەمووان بدەین کە ئاماژمانە مەترسی و ڕەفتارانی بەشێک لە شۆفێران دەیکەین بیخینە ڕوو کە چ کارە ساتێک دروست دەکات و زۆر جاریش بێزاری خەڵک بۆ ئەوانی سەرپێچی دەکەن سزا دەدرێن ئەوانەشی پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆن دەستخۆشیان لێ دەکرێت.